بەناوی خوای گەورە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چین و توێژ لەسەر بەرزە جیاوازەکان ئاگاداری بەڕێستان دەکەین سبەینێ ڕۆژی یەکشەممە 14/1/2024 ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی خۆپیشاندانی فراوانی گەورەی ساڵی نوێ لەسەر جەمشار و شارۆچکەکان ئەنجام دەدات. بۆیە داواکارین لە خوێندکارانی زانکۆ، مامۆستایانی ئاینی، دایک و باوکی خوێندکاران، ڕۆشنبیران و هونەرمەندان، مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران و خانەنشینان، خاوەن پێداویستە تایبەتەکان و تەندروستکاران و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە و سەرجەم هاوڵاتیانی ستەمدیدا بەشدار بن و خۆپیشاندانەکان بە گوڕتر و فراوانتر بکەن، چونکە بێدەنجی زیاتر لە بەرامبەر ئەم دەسەڵاتە خۆسەپێنە قەیرانی زیاتر وە بەرهەم دێنێ و بێموچەیی و بێکارەبایی و بێبازاڕی زیاتر دێنێتەکایەوە. ئەرکی سەرشانی هەمومانە یەکگرتووی ئەم خەباتە مەدەنیە پرجۆش و خرۆشە فراوان بکەین و تاکو بتوانین کاریگەری زیاتر دروست بکەین و دەسەڵاتی بێئاگا و بێباک لە مەترسی ئەو بێمنەتیە بەخەبەر بێنینەوە. پێکەوە هەموو ئەو ئیدارە دانەخراپ و مەترسیدارە ڕابگرین کە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە. هاوکات لێرەوە ڕای دەگەێنین 14/1/2024 کاتژمێر دەی سەر لە بەیانی لە 13 شار و شارۆچکەی جیاواز خۆپیشاندانی جەماوەری فراوان ئەنجام دەدرێت. سلێمانیش لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا دەبێت. بە هەمان گوڕوتینی ڕابردووش بەردەوامی بە بایکۆت دەدەین، وەک فشارێکی جددی و تەواوی بەرپرسیارەتیش لە ئەستۆی ئەو دەسەڵاتەیە کە مامۆستایانی ناچار کردووە جارێکی تر بایکۆتی سەرتاسەری ڕابگەیەنەوە. لێرەشەوە دڵنیایی دەدەین کە لە بەردەوامی خەباتی مەدەنیدا شێوازی نوێ و کاریگەری نوێ و ڕێگەی جیاواز دەگرینە بەر و فراوانتر لە ڕابردوو بە هەماهەنگی لەگەڵ خوێندکارانی زانکۆ و چین و توێژە جیاوازەکان ئەم خەباتە درێژە پێدەدەین تا دەگەین بە ئامانجەکانمان. سەرکەوتوو بێ خەباتی مەدەنی نەپساوەی مامۆستایان ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی 13/1/2024. بابچە دەجگاکە مامۆستا محەممەد مامۆسایان ئەگەر سبێنی بێت نەخشنەوە هەوڵەکانی خوێندن لە پێشەکەیان دوو بخوێنەوە مامۆستای کچ لە شوێنیاندا بگرێت. بەڵێ پێش وەڵامی پرسیارەکە دوو ڕوونکردنەوە بە زەڕوو دەزانم. ڕوونکردنەوەی یەکەم ئەوەیە کە وەکو نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ نە لە ڕووی دەرونیەوە و نە لە ڕووی داراییەوە ئامادەی دەوامکردن نین بە هیچ جۆرێک وە سبەینێش بایکۆتی پرۆسەکە دووباراکەینەوە. خاڵی دوو ڕەنگە پەیوەندی بە وەڵامەکەی بەڕێزیشتەوە هەبێ هەر بە ڕێوەبەرێکی پەروەردە هەر بە ڕێوەبەرێکی ناوەندەکانی خوێندن دەست بکا بە لێپێچینەوە یان ئیجراعاتکردن لەگەڵ مامۆسایانی وانەبێژ ئەمە کارێکی ئاسان نییە و هیوادارین خۆیان تووشی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی جۆرا و جۆری ناو پرۆسەی پەروەردە نەکەن و هیچ کات مامۆسایانی وانەبێژ جێگەی پیرۆزی خۆیان بۆ مامۆسایانی کەم ئەزمون بۆ مامۆسایانی بەرژەوەندی خواست بەجێ ناهێڵین و تا دواسنووری ئەم خەباتە لەگەڵیانە ئەڕوین. بۆیە پێم خۆشە بەڕێوەبەری پەروەردەکان بەڕێوەبەری خوێندنگاکان ئاگاداری شوێن و پێگەی مامۆسا بن. هەر مامۆسایەک کە لە ڕووی داراییەوە ئامادە نییە کە لە ڕووی دەرونیەوە ئامادە نییە مافی سزادانی ئەو مامۆسایانەتان نییە بە پێی یاسای عێراقی بە هیچ جۆرێک. چارنووسی خوێندکاران چی لێت کە چوکاری خوێندکاران قەلەقن ینی چارنووسی ئەم ساڵی خوێندن بەشوەکە. چارەنووسی خوێندکاران لە ئەسۆی دەسەڵات و وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانایە و من تکایەکم بۆ کە سوکاری خوێندکاران هەیە تکایە خوێندکارەکانتان بە نیوە دەوام بە نیوە خوێندن بە نیوە پرسیار بە نیوە شیکردنەوەی ناوەندەکانی خوێندن مەسپێرن. لە ڕاستیدا نیوەی خوێندن نەبێت باشترە وەک لەوەی کە خوێندنێک بێ هەڵپڕوزاند کەناڵەکانی ڕاگەیاندەم دڵنیاکەینەوە ئەو دڵسۆزیەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ئەنجومەنی وەزیران بۆکردنەوەی دەرگاکانی خوێندن هەیەتی بۆ ئەوەیە کە ساڵێکی تر خۆی دووچاری هەڵاوسانی پەروەردەی ئەبێ بە خوێندکارانی پۆل یەک جێگەیان نییە بۆی کە بخوێنن واگینا دڵسۆزیەکە دڵسۆزی نییە بۆ خودی پرۆسەکە دڵسۆزیەکە بۆ ئەوەیە کە پینەی
عیبێکی تری خۆی پێدا پۆشێکە ئەڵێ بچنەوە هۆڵەکانی مامۆستا ماوەی 10 ساڵە هەموو ساڵێک 2 مانگ بۆ 3 مانگی خوێندن ئەفەوتێ باشە بەم ساڵیشەوە بۆ یەک جار یەک بڕیار نایانی ئیتر ها چارەسەرێکی تەواوەتی بێ نەک بەردەوام هەموو ساڵێک لە نێوان ئێوە حکومەتە زەرەرمەند ئەمە ڕێک ئەو ئیشەیە کە ئێمە ئەم ساڵ بەتەمەین بیکەین و وەڵامی پرسیارەکەی تۆشە ئەم ساڵ یەک جار ئەمانەوێ بایکۆت بکرێ ئەو کەسانی کە لەسەر شەقامن دڵسۆزی پەروەردن نایانەوێ بایکۆت ببێ بە بەشێک لە پرۆسەی پەروەردە ئەم ساڵ ئێمە لێرەین بۆ ئەوەی بایکۆت نەبێ بە بەشێک لە پرۆسەی پەروەردە بەشێک لە هاوڵاتیان و دایک و باوکانی قوتابیان پیان وایە کە ئەمە دەستێکی دەرەکی حزبێکی دیاریکراوە ئێوە هەنەدا ئەمە ڕاستە بەردەوامیمان لە سبەینەوە و ئەو فشارە حیزبیانی کە لێرەش دەستی پێکراوە بەردەوامیمان دوو تەسەور لە مێشکی حکومەتان ڕاستەکاتەوە یەک کە پێی وایە ئەم جوڵانەوەیکی حیزبیە بەردەوامیمان وەڵامی ئەوە ئەداتەوە دوو کە پێی وایە مامۆسایان لە شوێنێکان ماندوو دەبن ئێمە 10 ساڵە ئەم بوختانە ئەم قسەی جەنابەت بە حورمەتەوە ئەیڵێم ڕوبەڕووی مامۆسایانە بێتەوە هێشتا ئەم دەموچاوانە بە پاکی خەریکی ڕزگارکردنی پرۆسەی پەروەردن کە دەبێت بەڕاستی ڕێزیان لێ بژین مامۆستا ئەم خۆپشاندانی ئێوە بەتەنها لە بەشێکی هەرێمی کوردستانە کەوایە ئامانجەکە پێکەی لە کاتێکا خۆی هەولێر ناوەندی بڕیارە لەوێ پرۆسەی خوێندن بەردەوامی هەیە پێتان وانیە ئەمە ئامانجی نابێ و تاکە زەرەرمەند قوتابی و خوێندکاران نەخێر لە هەمیشە لە هەموو شۆڕشێکدا شۆڕشی سەربازی بە یامەدەنی کەمینەیەکی ئەو وڵاتەکە ڕزگارەکەن بیر لەوە بکەنەوە ئەو نووسراوەی کە وەزارەتی پەروەردە دەری کردووە پلە بەرزکردنەوەی مامۆسایانی دامەزراو بۆ سەرجەم مامۆسایانی کوردستانە و دامەزراندنی مامۆسایانی وانە بێژ بە گرێبەست بێ یا بە هەمیشەیی بۆ سەرجەم مامۆسایانی کوردستانە لەبەرەوە ئەم کەمینەی لەسەر شەقامن دوجار مافی سەرجەم مامۆسایان بەدی دەهێنن خەڵک ئەڵێن وە حیزبەکانی کامە حکومەت بێباک یعنی حکومەت گوێ لە هیچ شین و توێژێک ناگەێرە ئایا مامۆستایان ناکری ئەم ساڵیش یعنی تەلەبەکان خەریک کابن بە قوربانی لە نێوان مامۆستا و حکومەتە یعنی تەلەبەی داما و گوناحی چێشەوەڕێ باین دەوامەکەم یان نا تەلەبەی پۆلێکە لە بانیە چم بۆ مەکتەبیان نابین لە ماڵەوە یعنی ئەزانی ئەوتاش بۆەوە ئەکات ئەو خوێندکارانەی بەریش وەکو ئێوە داوامەکە و هەرم چێژ ئەو خوێندکارانە بەشێکی زۆریان مناڵی مامۆسان ئێمە قوربانیمان پێش هەموو کەسێک بە خۆمان داوە مامۆسایانی وانەبێژ 12 بە 15 ساڵە دانەمەزراون چێ وەڵامیان دەداتەوە چێ بەرپرسیارە لە فەوتانی تەمەنی گەنجێتی مامۆسایانی وانەبێژ چێ بەرپرسیارە لە فەوتانی موچەی مامۆسایانی دامەزرا و پلەبەرزکردنەوەکانیان هەر کاتێک وەڵامی ئەم پرسیارەمان وەرگرتەوە ئێمەش وەڵامی ئەوە ئەدەین مامۆستا دوو پرسیارەمە حەزر دەبێ یەکەمیان لە ئەخبارەی دوایە ڕاگەیاندراوی وەزارەتی پەروەردە کە بەڵێن چارەسەرکردنی کێشەکانیدا چەند خوێندنگە لە سلێمانی دەزان بە خوێندن بکرێتەوە دووەم پرسیارم بۆچی تەنها لە کاتی کردنەوەی خوێندندا دەست بە بایکۆت و خۆپشاندان دەکەن بۆ ئەکرێ لە کاتی پشۆکانیشدا باوان شێوداوی یەکەم لە پرسیاری دووەمەوە دەست پێ یەکەم لە کاتی پشووە بایکۆت ناکرێ بیر لەوە بکەرەوە ئەگەر ئێمە لە هاوینا بایکۆتمان بکردایە حکومەت لە زستان و لە ساتە وەختی دەواما وەڵامت نایەتەوە ئێستا لە قرچەی هاوینی گەرما وەڵام دایەتەوە نەخێر دوو زۆرینەی قوتابخانە و خوێندنگەکانی سنووری سلێمانی بایکۆتیان کردووە و سبەینێش ڕێژەی مامۆسایان ئینشاءالله لەسەر شەقام ببینین.